بەخوا حار و گوزەران لەو وەزعی زۆر خراپە. ئەرێ وەڵڵاهی خوانەکی زۆر بڕێک و پێچش بوو هەم لە ڕووی خستخانەی میهرەبانیەوە زۆر سپاسیان دەکەین خوای گەورە سەرکەوتویان کە هەموو لایەک ئینشاءالله. سەلامەت بنیاخوام چیتان هەیە بۆ ئەو خاڵن پشکانەی کە هاوکاری میهرەبانیان کردووە و لە پشتی میهرەبانی بوون تا ئێرەدا مەزراوە؟ دەستخۆش بێت لە ئەوەندۆنەش قسەمان هەیە بەخۆم ئەوە دوو سارە نەخۆشی میرەبانیمە دوو مانگێک جارێک سەردانی ئێرانە دەکەم هەم خۆم لە خۆم هەدوو مانگ جارێک دێم بەڕاستی شانی سپاس گوزاری زۆر لەوەی زیاتریشم. فەرمونون ئەی بیمەی تەندروستی ئەو بابەتانتان هەیە ئێوە؟ سێ مناڵم هەر سێکیان بیمەی تەندروستیان هەیە بۆ خۆشم زۆرم یارمەتی دەدەن. ینی لە ڕووی نرخەوە مناسبە لە ڕووی نەخۆشیەوە زۆرم یارمەتی دەدەن هەم لە ڕووی مادیشەوە زۆر یارمەتیم دەدەن سپاسی دکتۆرەکەشم دەکەم. سەلامەت بنیاخوام چەند جار کە دێنە میهرەبانی هەڵسوکەوتی کارمەندەکان لەگەڵ ئێوەیە چۆن هەڵەسان هیچی شتێکی وهام نەدیتە شایانی گوتنی خراپە بیتن هە شایانی باشتە بۆ ئینشاءالله. سەلامەت بنیاخوا بەخێر بێن عافیەتیشتان بێ سەلامەت سەرچاوم جانەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی